کۆمەلگای باشوور لە پەیامی ئێمە تێبکەین ئێمە پەیامێکی دژمنکارانەمان پێنی ئێمە دژی دژمنەوەتینەوە لە هەر جێگایەک ئێمە کوردین کورد ئەبێ لەوە تێبگا کە جگە لە کورد هیچ کەسی و لایەنێک پشتیوانی ئەو نییە ئەبێ بەرنامەی تایبەتی خۆی پێشخە ئەبێ لەسەر ئەساسی بەرنمەیەکی نەتەوەیی ئەخلاقی کۆمەلگایی سیاسەتی خۆی بکە کە ئێمەش لەنا ئەوەیە جێگایگرین ئێمەش بە ئاگاهێنانەوەی کۆمەلگامان بەلاوە گرنگە بۆ ئەوەی هەر پارتێکی تریش هات هەر کەسێکی تریش هات سیاسەتێکی دروست بکە ئاینەوە ینی سەدەی 21 کە تا ئیساکە کورد هەنێک خەڵکە ینی بەڕاستی تا ئیساکە بەناو ئاینەوە نۆکەرایەتی بۆ نەتەوەیەکی سەردەستی داگیرکارەکە تاکو ئێستا ناو کوردە ینی بەداخەوە هۆشیاری نەتەوەی پێویستە هۆشیاری خۆشەویستی خاک و نیشتمانی پێویستە ئێمە ئەم ڕۆژهندێکی کۆنگرێنێتەوەی کوردستانین هاتون پشگیری خۆمان بۆ پەیامی مانگرانی قەزای کەلار بەڕێبەری کاک هەرێم و هاوڵەکانی بکەین لە ڕاستی ئەم خەباتێکی مەدەنی ڕێز لێ گیراوە کە بۆ بە کەمپینێکی نێودەوڵەتی ئێستا لە چەندین وڵاتی دنیا بەڕێوە ئەچێ گەلی کوردم ڕۆ پێویستی بەم جۆرە خەباتانەیە بۆیە ئێمە دەستخۆشیان لەکەین پەیامی ئێمەش پەیامی ئەوانە و مێدەوارین پەیامی ئەمان و بە پێشنگی لەیلا گۆڤەن لە باکووری کوردستان کە بەداخەوە ئەمڕۆ لە ئاستێکی نێودەوڵەتیە پرسی گەلی کورد و مافی گەلی کورد پاراوێز خراوە بۆیە لێرەوە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە باشووری کوردستان بانگهێشتەکەین بۆ پشگیریکردن لەم جۆرە خەباتە و بۆ هەڵبڕینی دەنگی ناڕزایەتی بەرامبەر بە ئازادی ڕادەربڕین بۆ گەلی کورد بە تایبەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ئەو گۆشەگیری لەسەرێتی لا ببرێ و ئومێدی سەرکەوتنی خەباتی مەدەنیانی هەواڵ هەرێم و هەواڵەکانی تر لە شارەکانی تری کوردستان و لەسەر تاسەری دنیا دەکەین بە ئومێدی بەرهەمی خەباتی ئەوان ببینین سپاس بۆ ئێوەش